خب وقتتان وخير امیدوارم لهر کوێ هەن ساق و سڵامەت ون. من ئەڵبەتە چاوەڕوان بووم کە کاک تاهای ڕەحمانی تەشریف بێرێت و لەو تەحلیلکردنە لێدانە ئێرانە لە ئیسرائیلە یارمەتی دەربێ، بەڵام زاهرەن تا ئەم دەقیقە حوزوریان نییە و تەشریفیان نەهاوردگە. تۆزێکی تری چاوەڕوان ئەوین بزانین ئایا ئەتوانن تەشریف بێرن یانە، وەگەرنە ئێمە دەست ئەەکەین بە کارە خۆمان و ئەو اتفاقاتانەی کە ڕوویان داگە محاولەکەین تەحلیلێکی لێ بکەین. خب یاران ئەگەر دەسڕەسیان بە کاک تاهای ڕەحمانی هەست پێبێژن تەشریف بێرێت. تا وقتت بخير وي. ممنون كاك جاوب جنابت بخير. عايز سلام الى خدمتان ده سر چاوم باش آية تشوير خاصة
خراپ نییە کاکەمان ئەگەر یەک تۆ دووری بخەنەوە بۆ زیاتر تەسویرتان دوور ناکەوێت من پێکەوە زانم چێرەتان کامل هەیە بەڵام تر چارەوە معزەلە بین هەمیشە نازانم بەڵام متاسفم بەڵێ کاک تا فەرموون دەست خۆش بە کاکەمان زۆر سپاس بۆ لایڤەکەتان خۆ پەروەکو هەموو کەس ئاگادارە ئێمە لە شەوی ڕابردوودا مەسئلەیە دەرگیریە ئێران و ئیسرائیلمان بینی و ئەوەی کە دەوڵەتی ئێرانی بۆ یەکەمین جار لە تاریخی خۆیدا وەکو جمهوریە ئیسلامی هێرشی کردە سەر دەوڵەتی ئیسرائیل و ڕاستەوخۆ سەدان موشەکی پێوەنا پێمان خۆش بوو لەو ڕاستایەدا پرسیارگەرێک مەترح بکەین بۆ بەرچاوبوونی ئەم فەزایە و ئەوەی کە ئێمە دەبینین نەقدێکی واقعی و تحلیلێکی واقعی لەم فەزایە موجود نییە لە فەزای سیاسی و فەزای میدیایی بەگشتی تەک بوعدی و تەک ڕەوایەتی لە دەستە حاکمیەت خەریکە دەیبەنە بەرەوە و تحلیلگەرانێک کە هەروەکو هەمیشە لەسەر ئەم ڕوبەڕووبوونەوەیە دەوڵەتی ئێرانی لەگەڵ ئیسرائیل و ئەم تەزادەی دەوڵەتی ئێرانی کە لە زاهران نمایشی دەکەن و ئێمە دەبینین دەوەستن و تحلیلەکانیان هەر لەو ڕاستایە بەڵام ئێمە هاوکات دەبینین کە بەشێک لە جامعەی ئێمە بە تایبەتی زۆر ورتر و باشتر دەڕوانێ وەختی تۆ چی کامنتەکان دەخوێنیتەوە لە ئەخبارێکە لە میدیاکان بڵاو دەبێتەوە تۆ دەبینی کە جامعە بۆی دەرکەوتووە کە ئەمە شەڕێکی حەقیقی نییە لەژێر تەسیر و ڕۆشنایی ڕوانی ناخێزی کوردەواری سەربەخۆوە تحلیلەکانی جەنابەت ڕوانگەی کۆمەلگا بە شێوەیە گشتی گۆڕدراوەوەی تر ئەو تەکبوعدیە ناڕوانە قەزایە ویستمان بە شێوەیەکی کۆنکرێتیوە گشتی و پتەوتر و ڕوونتر ئێمە ئەو لایڤەمان هەبێت و ئومیدوارین بتوانین لەم ڕاستایەدا کارێک بکەین بە تایبەتی کە ئیدعاهایەکی یەکجار گەورە لەلایەن دەوڵەتی ئێرانیەوە دەکرێت و هاوکات دەبینین ئێمە ئیسرائیل کە پێشتر ئیدعاهایەکی گەورەی دەکرد بە نسبەتە دەوڵەتی ئێران و تەهدیدهایەک لەوەی کە ئیسرائیل توانە نفوزی لە ناو دڵی تاران هەیە توانی ئەوەی هەیە بێ لە ناو دڵی تاراندا ترۆرهای گەورە بکات ئیسرائیل توانی ئەوەی هەیە سەدان نابن بە ترێلە و بە کانتینەر مەدارەکی ئیطلاعاتی و ئەمنیەتی لە ناو دڵی تارانە بێنێتە دەرەوە بیوا بۆ ئیسرائیل خب ئەم ادعایانەی پێشتر و قدرەتی ئەتۆمی بوون ئیسرائیل غیرە شکست ناپەزیر بوون ئەرتەش ئیسرائیل ئەوەی کە هیچ دەوڵەتێک جورئەتی ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ ئیسرائیلان نییە بە تایبەتی لە فەزای کوردی قەومی نیکیا ئێمە کەسانێکمان دەبینی وەکو ئاری هەرسین کە ماوەیەک لەو پێش کاتێک موشەکەکان دەنران بە هەولێرەوە ادعای ئەوە دەکرات کە گوایە دەوڵەتی ئێرانی بە ئیسرائیل ناوێرێ و بە ئێمە دەوێرێ و بەکەر ناوێرێ بە کۆپان فێرە و ئەم ادعایانە دەکرا و ئەم شتانە مەترح دەکرا ئێستا ئێمە بینیمان کە دەوڵەتی ئێرانی بێ هیچ جۆرە ترسێک و ئەوەی کە دۆشە و خەڵک بینی زاهرەن 500 موشک 600 موشک نراوە بە ئیسرائیلەوە و ئیسرائیل ادعا دەکا کە تەقاندوویەتەوە و خەساری بەرنەکەوتووە و تا ئەم لەحزەیەش هیچ کاردانەوە عەکس العەمەلێکی جدیمان لە ئیسرائیل نەبینیوە دقایقێک پێش من بینیم کە گوایە نیویۆرک تایمز ادعای کردووە کە ئیسرائیل کتووە کە قەستی جوابدانەوەمان نییە لەو ڕاستایەوە بیستم نەزەرات و تەحلیلای جەنابەت بەنسبەتە ئەم قەزیەوە بەنسبەتە ئەم مەسائلەکە دەگوزارێت ببیستین ئەگەر بە شێوەیە گشتی نەزەراتان لەم ڕابطە وەکو دەستپێک ببیستین تا بچینە سەر وردەکارەکانی خب تەبیاتەنەوەی کە جەنابە فەرمایشت کرد ئیستا تۆ ژەڵەژیاگیە بەوەی پێ ئێژن ڕایگشتی ئەبینیت ئەوانەی کە لە ئەلتجای تەلەڤیزیۆنەکان و دەستگاهە ڕەسانە و ڕوانگەیە کورد ئایەتی و ڕوانگەیە بەرەیە دنیای غەرب و دنیای تاریکیە ئیسلامیە شیعەیە ئێرانی کاریانە کرد ئەوەی کە بەناو خۆیان ئێژن ئۆپۆزیسیۆنە ئێرانی ئیستا سەریان سوڕماگە لەم دەنگ و باسە نازانن چۆنی تەحلیلکەن ئەرێ تا دوێ کە ئەمان ود ئیسرائیل دڕە و ئیسرائیل پیاگە خوا و ئیسرائیل کەس پێی ناوێرێت و باوەڕەکەی
دوێ شەو ئاسمانگە ئیسرائیلیان کردە ڕۆژ ڕۆشن. باوەڕی دوێ شەو 5 وڵاتە گەورەی دنیا لەگەڵ نێرەکەرەکەی دنیا، یاڵەتە متحدەی ئەمریکا، بریتانیا، فەڕەنسە، ئیسرائیل، ئەردەن خەریک بوون وەکو دەروازەبان و گوڵ تۆپیان جەمە کردو، فریان نەکەوتن وەم دەس و ئەو دەس. خۆیان ئەترافەکەن 1 ملیارد و 200 ملیۆن دۆلار هەزینەی جەمەوکردنە موشک و پەهبادیان کرد. ئیسرائیل ئیدعای ئەکرد دکتۆرینە دفاعی ئیسرائیل چون خاکێکی بچووکە تهدید لە نوتفە خەفەکە. ئێمە دیمان ئیسرائیل ئەیوە دوێ شەوها خستی وە شەرەف خستی، ئەم ئەیوە موشەکەکان گەیگەسە سەنگەسەر، ئەو ئەیو لایان داگە لە قاوەخانەی مشکۆ لە هەولێرە، ئەو ئەیو تازە گەیگەسە بەرۆ لە دەمشقا خەریکن فەلافل ئەخوەن. باوەڕەکەی ئێمە نەماندی نیرویە قودرەتمەندە هەوایی ئیسرائیل دەرنوتفە پەهبادەکان و موشەکەکانە ئێران خەفەکە، تا کەس جورئەت نەکات موشەکێ بگرێتە ئیسرائیل. خب ئێستا ئاغایانە لە خۆیەوە یەهودی بووگە ئیسرائیلی ئێژن چی؟ باوەڕەکەی وەی سێکمان بوو وە سونی دەرچوو. باوەڕەکەی هەنگەکەتان بووە زەردەواڵە، ئێمە جواو بەیت کاورا ناتوانێ جواوی با، تۆزانی چی جواوە داتۆ کاک تاهای ڕەحمانی. هێژە وەڵا بۆی لەرەکانە ئێران حەچی نەکردوە ئیسرائیل. چۆن حەچی نەکرد؟ ڕۆڵە گیان هیچ چییە بیکەی وە کاورایە؟ خەڵکە ئیقلیم وتی قەشمەری دنیایان پێکرد، ئیسرائیل بووە قەحبەی خاوەرمیانە وە 5 دەسۆ بە فەڕەنسە و بریتانیا و یاڵەتە متحدەی ئەمریکا و خۆی و ئەردەن و خەریک بوون سارۆخیان کۆ کرد. دەیتر لەمە زیاتر چیتر بکات؟ ئەی ئەگەر وەجێی 400 دانە 4000 دانە وایە چی؟ خراو لەقمی ئەقۆمیە؟ ئەی ئەگەر ئەمە قۆمانیە چییە؟ ئەی ئەگەر وە قەوڵە خەڵکە باشوور خۆیانێژن باشوور پۆرتی نەکریاگەسە عەلاگەوە چییە؟ سوالەکە ئەوەیە کاک بمان داڵی ڕووداری ئەو سابوو لێت ئەدا تێ هەڵەدا هەڵەسا خۆیەتەکانی وێشن پێ دەگەیی دەرەچوو جمێنیەدا ئیشە ئیسرائیل وای پێات کرد دەی بەڵێ کاکتا. دقیقاً سوالەکە ئەوەیە، ئایا ئەوەی کە ئێمە بینیمان لە شەڕی غەزەداوە هیچ جوڵەیەک لە ئەرتەشهای عەرەبی و 22 دەوڵەتە عەرەبی کە توانە هیچ جۆرە ڕوبەڕووبوونەوەیەک حتا لە حەدە تهدیددا، حتا لە حەدە ئەوەی کە بتوانن وەکو تاکتیکێکی سیاسی دوو هەڕەشە بکەن نەیان بوو. و هەموو کەسێک ئیدعای ئەوەی دەکرد ئیسرائیل هەر ئەو ئیسرائیلەیەوە لە شەڕی شەش ڕۆژەدا عروبەی شکستدا و ئیتر ئیسرائیل و ئیتر عروبە جارێکی دیکە لەژێر قودرەتە هژمونیە ئەرتەشە ئیسرائیلدا ناتوانێت پشت ڕاست بکاتەوە. خۆب ئێستا دەوڵەت ئێرانی ئەمەی بەرعەکس کردەوە و سابتی کرد کە نا دەبێت و ئەگەر ئێرادەیەک مەوجود بێت دەبێت. ئایا سوال ئەوەیە ئایا دەوڵەتە ئێرانی ئەو قودرەتەیە ئەو نیرووە حەقیقیەیە کە دەتوانێت ئەم شەڕە لە بەرامبەر دەوڵەتە ئیسرائیل لا بکات؟ و ئایا ئەگەر ئەمە دەکرێت چۆن بە 22 دەوڵەتە عەرەبی کە لەوانەیە لە نظرێ ئەمڕۆ کە حداقل ئیدعا دەکرێت هەر هەمویان اقتصادیان یعنی ئەکسەریەتیان اقتصادیان لە اقتصادی ئێران زۆر قەویترە، بە ملیۆنها دلار نەوت دەفرۆشن، جەمعیەتێکی یەکجار زیاتریان بەدەستەوەیە و تۆ ئەگە لە بواری ئیدۆلۆژیکیشەوە بڵێیت ئەوان زیاتر لە 1 ملیارد موسڵمانی سوننا دەتوانێت وەکو نیرویە ئیدۆلۆژیکی ئەوان لە بەرامبەر ئیسرائیل تەجاوزگەرە بە قودسە قبلەی موسڵمین بێت. ئێستا دەوڵەتی ئێرانی هەموو ئەم معادلاتی شێواند، یعنی بە جۆرێک دەتوانم بڵم ئەوانەی کە تا دوێنێ تەحلیلهای سەدمەنیەقازیان دەکرد لە فەزای ڕەسانەییدا ئێستا
ئیتر نازانم واقعا دەبێت ڕویان وەکو قایشی هەمەدان وابێت تا ڕویان ببێنە بەر تەلەڤیزیۆن و بەر کامێرا قسە بکەن. چ جوابدانەوەیەک بۆ ئەم تەناقوزاتەوە ئەم تەزادە لە قودرەتە دەوڵەتی ئیسرائیل یا قودرەتە دەوڵەتی ئێران هەیە؟ ئێمە هەر چەند وەخت لەوە پێش بینیمان کە ئیدەیەک چیقەچیقکەریان هێنا بۆ خیابان و ئیدعایان دەکرد ئەمانە قرارە دەوڵەتی ئێرانی بخەن و خەریکە ئینقلاب لە کەف خیابانەکانە بەم جەماعەتە کە نانتوانی ئیدعا بکەن 5% خەڵکی ئێرانیشە بکەوێت و دەوڵەتی ئێران هیچ نییە و دەوڵەتی ئێران قودرەتی نەماوە و شەرعیەتی نەماوە و نفوزی نەماوە و محبوبیەتی نەماوە. خب ئەمانە هەمووش پرسیار دروست دەکات ئەگەر دەوڵەتی ئێران محبوبیەتی مردمی لە دەروونەوە نییە، ئەگەر قودرەتە اقتصادی نییە و اقتصادەکەی داڕماوە، ئەگەر قودرەتە نظامی نییە و توانە شەڕی نییە و توانە جەزبە نیرویە نظامی نییە بۆ ئەم شەڕە، دەوڵەتی ئێران بە چ جورئەتێکەوە لاغدێنێتە ئەم شەڕە؟ یا ئەگەر هەیەتی ئێستا دەبێت بپرسین ئەوانەی کە ئیدعایان دەکرد ئینقلاب دەکەن بەر عەلەیهە دەوڵەتی ئێران ئەوانە چێ بوون و ئەوانە بە چ لەسەر چ ئەساس و لەسەر چ بنەمایەک ئەم ئیدعایان مەترا دەکرد؟ بە شێواندنە ئەم فەزایە لەلایەن دەوڵەتی ئێرانەوە بە تێکدانە هەموو دکتۆرینە ئیطلاعاتی ئەمنیەتی سیاسی نظامی یانیەلان ئاوەژوو بۆتەوە وەرەقەکە هەموو هەڵگەڕاوەتەوە چی خەریکە دەگوزەرێ واقع ئەم فەزایەت چییە کە ڕۆژێک بەم شێوەیە و ڕۆژێک بۆ شێوەیە و هیچ کەسیش پرسیارێکی ڕیشەیی و بنیادی ناکات، هیچ کەسێک تەحلیلێکی ڕیشەیی لەسەر مەسائل نییە، هیچ کەسێک دەرکێکی حەقیقی نادا بە جامعە و هەر هەموو یەکدەست لە ڕاستایە هەر جۆرە حرەکەتێک کە دەوڵەتان دەیکەن و سیستمی سوڵتە دەیباتە بەرەوە تحلیلگەرانێک دێن و بۆ ماوەیەکی کاتی یەکسەری تحلیل هات دەنە دەرەوە کە دوای دوومان کە هەمووی باتڵ دەبێتەوە هیچ کەسیش یەخەیان پێ ناگرێت و بەسەریشە تێدەپەڕێت و ئەمانە لەوانەیە ملیۆنها دۆلاریش بابەتە ئەم تحلیلانە پوڵ وەردەگرن و تلڤیزیۆنهای ملیۆن دۆلاری لەسەر دەستە ئەمانە دروست دەکرێت و بە هەزینەهای ملیۆن دۆلاری دەبنە بەرەوە کە ئەمانە بێن ئەم تحلیلانە بدەن بە جامعە. پێم خۆشە واقعا لە زمانی جەنابتەوە بیبیستین و جامعە بیبیستێت چی لە فەزای واقعی ئەم جەهانە خەریکە دەگوزارێت، دەوڵەتی ئێرانی چێیە، دەوڵەتی ئیسرائیل چێیە، تەزاد واقعی دەبینی ئەمانەدا مەوجودە، ئایا ئەگەر مەوجودە چییە، ئەگەر مەوجود نییە چییە؟ هەموو ئەمانە پرسیارگەرێکن و سەدان پرسیاری دیکە و سەدان زەوایای دیکە دوێشەو لە مێشکی منەوە مطمئنم لە مێشکی بەشێکی زۆر لە جامعەدا دروست بووە. ئەم فەرمایشەی جەنابەت دەکەی فەرمایشە مەتینێکە بۆ تێگەیشتن لەم وەزعیەتە ئاڵۆزە کە ئیستا تەواوە ئەوانەی کە پێیان وابوو ژیرەی مەرەن چون دانیشن گوێ لە ڕوودا و وۆیس ئۆف ئەمریکا و BBC ئەگرن ئیستا گرفتار بووگن و بۆیان حەل ناکرێ. دەستپێکردنە حەلکردن ئەم فەرمایشە جەنابتە لە تەرح ئەم سوعالە تێت و ئەم گوزارە کە خۆیان نەقلیانە کرد لە 50 ساڵە ڕابردوو تهدیدەوە ڕوبەڕووی ئیسرائیل نەبوو گەسۆ. سوعالە گەورە ئەمەسە بۆچی لە 50 ساڵە ڕابردوو تهدیدەوە ڕوبەڕووی ئیسرائیل نەبوو گەسۆ؟ ئەمە ئەگەڕێتەوە بەوەی کە ئێشێ جەنابە پێناسەی بکەی بزانی خوێندنەوەی تۆ سەبارەت بە ئیسرائیل چییە، خوێندنەوەی تۆ سەبارەت بە ئێران چییە، ئیسرائیل چییە کێس، ئێران چییە کێس. ئێمە لە دنیای عەولەمە و مۆدێرنە ئەژین. ئیسرائیل دیاردەی مۆدێرنە، ئێران دیاردەی مۆدێرنە. ئەمانە نیشن ستەیتن. بەڵام ئیسرائیل فەرقێکە لەگەڵ ئێران هەسی زەقترین دەموچاوی کۆمپانیایی دەوڵەتیە. دەوڵەت کۆمپانیە، کۆمپانی پوڵ دەراوردن وەسەر دوکاندانیان، شێوەیەکە لە تجارەتکردن. تۆ فێرەوەی کارخانە دابنی، معمل دابنی، فێرەوی مۆڵ دابنی، پێشووتر فێر بوون لە قەبارەی گەورەترا بازاڕسازی بکەن ناوی بنێن دەوڵەت. ئیسرائیل بەرچاوترینیانە لە کۆچاندنی خەڵکی بیانی لە پشت چیرۆکێ بەناو چیرۆکە سەرزەمینە مەوعود. مشتێک یەهودیە خەزەری لە ئوروپای شەرقیوە کۆچێندریانە سەرزەمینە فلستین. لە پشتە کامە ئیدعا، لە پشتە ئیدعای حاکمیەتە سەرزەمینە مەوعودە ئەردەل کەنعان و یەهودیە و ئیسرائیلیە. هیچ وەخت
فلسطینی نەچووە وادیە تاریخە چیرۆکی ئەفسانەیە ناسیۆنالیستی قەومیە یەهود وەخت بەبەرچاوە گشتمان خەڵکیان لە جەهان کۆچان بردیان لەوێ دایانیا تا سەرزەمینە فلسطین حەپەلوشکەن. فلسطین ئەمە نییە کە ئێستا ئیسرائیل یا دروست بکە. لوبنان، ئەردەن، سووریە فلسطینە. ئەگەر تا ئاگرا تێگەیشتوین یەک مشکل لەگرا پەیا بوو، فلسطینی چۆکیان دا نەدا، حەل نەبوون لە ئیسرائیلا، تەسلیمە جەهانە عەرەب نەبوون، تەسلیم بوون نەبوون. فلسطینی لە خیاڵە فلسطینێکیان دانیاگە ناگۆڕێ دانیشنانێنەوە ئیسرائیلا بە هیچ شێوەیەکی شتەکە دوو دەوڵەتە ڕازی ناون. تشکیل نەبوونە فلسطین بە نەفع لوبنانە. لوبنان وەکو دەوڵەت ئەمێنێتەوە، حیزەکەی ئەردەن ئەمێنێتەوە، خوێڕیەکانت ترە بە ناوە سەرانە عەرەب ئەمێنێنەوە. دروستبوونە فلسطین یعنی نابوودیە تەک ئەم بێشەرەفان. تا ئاگرا متەوەجێ بووی. ئەما دەوڵەتە ئێرانی دەوڵەتە یەهودە، ئەویش کۆمپانیاس، کۆمپانیای مۆدێرنە. یەهود لەگەڵ بەنی ئیسرائیلا فەرقەکە. بەنی ئیسرائیل قەومە. ئەم دەوڵەتی ئیسرائیلە کە دروستیان کردگە بە قەبیلەی سیانزەیە کە لە ئەسباتی یعقوب نییە، لەسەر چیرۆکە تاریخی دەوڵەتە ئەسڵیەکە کە دەوڵەتی یەهود جیهانی، یەهود دینە یونیڤرساڵە، ئیدەی جیهانیە، دەوڵەتە ئێرانیە. ئەرز المەوعود یەهود شناسنامەی جودۆ کریستیانەتی سەرزەمینە کوردەوارە، یعنی ئەوەی کە لە ئەمان و دەست پێ کاتا دەریای سپی، دەریای ڕەش، دەریای مەدیتەرانە. ئەمە تۆ سەگە ئیسرائیل ئێشێ دابنی تا دەوڵەتە شیعەیە ئێرانی بەڕواڵەت و یەهود، کۆمپانیای یەهود، ئیمپراتۆری سازی یەهودی بکات. ئەگەر تا ئەگرا لەمە تێبگەین، ئەزانم کەس ئەمە تێناگات، ئەگەر دەستگاهە مەفهومیە ئێمە نەزانێت، ئیستە یەواش یەواش ێشە سوالەکانی بۆ مشخص بووین. ئیسرائیل ئیستەوا لە چ وەزەیەکە؟ 7 ئۆکتۆبر من ناوم نییە ئۆکتۆبر کۆتایی، بۆ لەبەر ئەوەی حتا ئیسماعیل حەنیە نەی ئەزانی وەها ئەمەلیاتێکە کرد. ئەمەلیاتێکە کریا چنان هەیمەنەیە ئیسرائیلی شکاند، نظامە سوڵتەی شکاند و تەبعاتی یەک لە دوا یەکی خوڵقان کە گەئی بەکرا. لەبیرە نەچێ هەر ئەم ڕای گشتیە پێی وابوو شەڕ چ تۆکراوێکە، پێی وابوو دنیا تەسلیم ئەوێ، پێی وابوو ساڕۆخ دەربخەی خەڵکشتێژێ تەسلیمم، تۆ چەک بۆی دروزەکەی خەڵک تەسلیم بوێ، دان بۆیە چێڕەکەی تۆ خەڵک ئیرادەی تۆ قبوڵکە، خۆ تۆ نەگەرەکە تەمامەن بەشەرە لەم بۆی زەمینە لابووی، ئەی کێ بوێ تۆ نۆکەرە؟ تۆ گەرەکتە خەڵکی وە نۆکەری بگری. درستە. ئۆکەی. لەگرا اتفاقێکە کەوت، وتیان ئیسرائیل ئەڕواتە ئەودی و هەر ئێوە دیتان لەم فەزای زوانە کوردی بازیە، خەڵکەی خوا ڕەحمیان پێ بکا، وەڵا غەڵەتەکەن و ئیسرائیل پیاگە خواوی. من هاتم وتم ئیسرائیل هیچ غەڵەتێکی پێ ناکرێت. ئیسرائیل 2,200,000 نەفەر فلسطینی بکوژێت سەر نەکەوتگە، مادام فلسطین تەسلیم ناوێ سەر نەکەوتگە و سەر ناکەن. تۆ لە خلالە 6 مانگە ڕابردووە لە غەزەیە گەمار و دریاگە نەدی 100 غەزەیی دایک، کەنیشک، گەنج، ژن بێت بێژێ ئێمە شەڕ ناکەین، سۆڵحمان لێرەکە. درستە. بێت بێژێ گومان خوار، کوڕمان کوژیاگە برسیمانە، نەدی. نەبوو. ئەوە ئەگەر مردمە ئێمە بوایە دنیا هانەهانەی ئەدات بێ سوال کابێژێ برسیمە مردم لە برسیانە غەڵەتمان کرد، بێجامان کرد، ئەمە مردمە ئیستسمار بوو بە مردمێک شان و شەوکەتی بوێت، مەرگی پێ باشترە تا بێژێ غەڵەتم کرد. ئیسرائیل ئەمە 6 مانگە لە خوارێسی 100 فلسطینی بێ هاوار کە
پەرچەمە سپی بگرێتە دەستی و بێژێ غەڵەتم کرد ئیسرائیل نەتوانی غەزە بگرێت هەیمەنەی خۆی پاراست ئیسرائیل لە پشتە هۆلۆکۆست و ئێمە مەزڵومین جوولەکەین و ئانتیسمیتیسمە بوو بە مناڵ کوشتەرین ژن کوشتەرین بێشەرەفتەرین ڕژیمە دنیا لە ئەڵمانە نازی کەسیفترەکان بێشەرەفانە ڕواڵەتیان لە دنیا داماڵیە ئیتر ناتوانن لە ژێرە ناوە هۆلۆکۆست بکەونە جوولەکە بازی ناتوانن درستە چ فاشیستەکانە ئەوروپا چه فاشیستەکانە دنیا ئیستە وەکلکیان گوێزەشکێن 50 ساڵە حەپی دنیایان کردگە دوای جەنگە جەهانی دووەم خۆیان بێڵنۆ ئەم تەسویرە قەزە گشتیشکان تەواوی کرد ئیسرائیل لە خوای بوو فلستین داوای تەسلیم بوون بکا و فلستین داوای تەسلیم بوونی نەیکرد ئیسرائیل کڵاپسی کردە لە غەزە وەسە لەسەر مشار دانیشتوێ بەر ئەروا ئەدڕێ دواتێ ئەدڕێ نازانی چی بکە نەتانیاهوو گرفتارە داخڵیە پەروەندەی فەسادی هەست دەوڵەتە ئێرانی داکا ڕژیمە شیعەس لە پەسە ئینقلابێک هات کەسە دەرەوە ئێمە سابتمان کرد ئینقلاب نەبووکە ئێمە سابتمان کرد بزانە ئیستەم ڕووداوە دروست کریاگە لە سەرزەویە تۆ ئەگەر دەستگاهە نەزەریت نەوێ ناتوانانی تەحلیلیکەی ناتوانی وەکۆم کورتەلێتی ئەوە چی باوەڕەکە ئێران و ئیسرائیل دوژمنون باوەڕەکە ئەمریکایی و منم شێحمەمینم هەرکە بگرم ئەی خنکێنم باوەڕەکەی ئێران دارە دنیای بڕیە ما تحت ئیسرائیل و ئەمریکا قوزەی لێ نەها هەچێکی نەوت چون تۆ دەستگاهە نەزەریت نییە بزانە جمهوری ئیسلامی ئێژێ من ئینقلابە ئیسلامی شیعەم ئارمان ئینقلابم هەست ئارمانەکانی چین ئینقلابە مستەزعەفانە لە بەرامبەر ئستکبارە وێسیاگە و محوەرە مقاومەتی دروست کردە ئەمە سێ ستونە ئینقلابە ئێرانە پێوێژێ ئارمان هەمووی ئینقلاب هیچ کام لەم سێ ستونە نەبووگە بە تەبیینە نەزەری تەبیین نەکریاگە باس نەکریاگە شێوە نەکریاگە تۆ نازانی مستەکبر کێس مستەزعەف کێس تۆ نازانی محور مقاومەت چییە ئێران بحرانە تئۆری هەست لە ئینقلابە کەزاییەکە کە ئێژێتی ئەمە نوکتەیە نیسی نوکتەی دووەم دەوڵەتە ئێران ئێشێت شێوەیە ئیدارەکردن خۆی ئەبەدیۆ بکاتەوە چون وا بۆی ناڕواتە بەرەوە ئەم دەورانە واینتیە دەورانە دوای عەلی خامنەییە هەرچی جێگەش گۆڕییانە هەرچی سەرانە جەدیدێت دایان نیاگە هەرچی ڕووداوە کە ئێشێ بکرێت تا عەلی خامنەیی زێنگە کردگیانە ئیستە ئیسرائیل ئەرتەشە ئەفسانەیە عەرەبشکێنە شەش ڕۆژەی بە دوو چقانەیە خەڵکە قەزە تواوە هاشوهوشە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا تەکە ئیسرائیلە خەڵکە قەزە وەکو بڵقە سەرە ئاو تەقاندیوە لە دنیای تەسویر و وەهمە لە دنیای درۆوە لە دنیای تەجاوزە لە دنیای خەسیاگیە لە دنیای بێباوەڕیە وا هیچێک بنەمای نەماگە خەڵکە فلستین ئەم بڵقیانە تەقاندۆ دیتان هیچ گوویەکیان نەخوارد حوسیەکان بە بیانووی دفاع لە خەڵک قەزە دەریای سوور و کانالە سووزیان داخستکە لەسەر کەشتیەکانە بریتانیا و ئەمریکا هەرچیان پێ نەکردیە هەرچ کوڕن بڕۆنە ئەو دیو بوو یەمەن دادەی بزانم ئەو کوڕان نەیانتوانی دێ ئەمەیسە چۆن کۆ بکەین و شەڕە ڕووسیە و ئوکراین من وتم جەهان بڕێکی تر ئەخوا لە دانانە نەزمێکی تر جەنگە جیهانی ئەوەڵ
نزم جهان لە ئیمپراتوریایی گۆڕیا بە نەزمە ئەمریکایی جمهوری ئیستێشی دووبارە بیکەنەوە ئیمپراتوریایی. ئەگەر تا ئێستا متوجه بووین ئەم جەنگە کەزاییە ئێران هات وەزعیەتە خۆی بە ئینقلاب وێناکریاگە ئانلاینی بگۆڕێت، ئێمە بەرمان پێگرنەمانیشت. ئێستا ئێران یەک ڕێگەی تری هەست بتوانێت ئەمە بگۆڕێت لە ژێرە ناوە شەڕکردنە تەکە قودرەتێکی منتەقەئی و جیهانیە، شەڕ نەمایشی وەکو وەختەکە سەدام حوسێن زۆری بۆ ئێران هاورد و ئێران تێی گیریا و خەریک و شکستیە خوارد. ئەمریکا هاتە یارمەتیە ئێران، هەڵەبجەیان کردە جێگەی موسالەحە، دایان لە هەڵەبجە خەڵکیان تۆقان، خەڵکە ئێرانیان پێ تۆقان، خەڵکە عێراق تەماشای بازیەکەی کرد بۆ ئاگربەس. ئیستا ئیسرائیل احتیاجی هەز محتەرەمانە لە قەزە بێتە دەرەوە. هاوکاتێ لەگەڵ ئەمە لە قەزە بێتە دەرەوە وچهەی دەرونیە خۆی بۆ ناوە خەڵکەکەی خۆشی بێڵێتەوە. لە هەمان کاتە دەوڵەتە ئێران ئێشێ دەورانە جمهوری ئیسلامیە کە تئۆریە تەواو بێ. ئێستا ئێران وەکو عەلی وتی فزت برب الکەعبە ڕزگار بوو. ئێران بالئەخەرە لە خاکە خۆی وەدای بە ئیسرائیل بالئەخەرە تەواو کارە جمهوری ئیسلامی تەواو دای لە ئیسرائیل. ئیستا ئەگەر ئیسرائیل جوابە ئێران باتۆ هەر ئەوێتۆ شەڕەتەقە لەم وەرە بۆ ئەو وەرە ئێشە قنە عەرەبستان و قنە عێراق و قنە ئەردەنیشی پێوە بدرێ، قنە قەتەر و بەحرەین و دووبەی و ئەمانەیشێ پێوە بدرێ. بێخۆ هیچ کامیان ناتوانن فەتح خاکە ئەویەکی بکەن، ناتوان. ئەم شەڕە ئێشێ لە جێگەی کابەری پێ بگیرێ. ئیستا ئیسرائیل خەڵکە قەزە باوک ساحێوی دەرهاورد، منفور بوو گەلە دنیا، ناڕەزایەتی داخڵی هەز. ئیستا ئێرانیش سوارە ملی بوو. ئەگەر ئیسرائیل حیز ئەمە قبول بکە ئەوێتۆ ئیسا حیز. ئەگەر ئیسرائیل ئەمە قبول بکە هەرکە گوو بخوا بەناوە ئیسرائیل و گووەکەنە دەمی. هەر لەم فەزای کوردی بازیە، چ پارتە دموکرات، چ تەرەفدارانی، چ کوردە قەومی بازی دەحفێتر ئیسرائیلی بازی بکەن، هەر خەڵکە عادی فازڵاوە دنیا ئەکاتە ناو دەمیان. گوو نەخۆی ها ئیسرائیل ئەوەوە داریان بڕیە قنی زاتی نەو گوو بخوا، وە خۆی و ئامریکای و بریتانیای و فەڕەنسەی وە هیچ گوویەکی نەخوارد. ئەوە قسەنی ئەمە سەرکەوتی نەمان هێش بەرمانکەوێ، نە گەوا و باوک وەکو قەحبە و ئاسمانگۆ و پەنج هێزە هەوایی دنیا خەریکی موشەکە جەمە کردو. کوڕە حیز ئیستا ئەمە بووە قودرەتە تۆ دەی ئەگەر 4000 موشەک وایە چ گوویەکە خوارد، ئەگەر 8 وایە چیت ئەکرد. فەش ئەم گشتە گووە خواردە فەش تەواو تۆ کێ کردوویت و ئەرتەشە ئەفسانەی کێ تۆی کردووە نێرەکەر کێ؟ بۆ زاتمان نەوتەکان بخوێنان و یەهودی گەوادە دنیاست، دنیا ئەخوا کوا دادەی شالۆم بزانم چ گوویەکتان پێخوری ئادە ئیدامەی بن. بێ شەرەفتەرین خەڵکە دنیا و دەوڵەتە دنیان ئەگەر جواوە ئێران دەدەنەوە. جا ئێستا ئەگەر جواوە ئێران بێنەوە ئێرانیشی چی بکە؟ ئەمە بە چ دەردێ ئێران ئەخوا؟ ئەگەر جواوە ئێران بێنەوە ئێران ئێشێ وردە نەمایشەکەی دەورانە مەحسابازی دەست پێ بکاتەوە. خەڵکە ئێران بێژە ما جەنگ نمیخاین، ما دوستە ملەتە ئیسرائیل هەستین، ما جەنگ نمیخاین. ئێرانش گوتە خوارد. لەم وەسەتە ئێران ناڕۆخێت، ناچێتە کنار، گەردنیشی کڵۆفتە، سپای پازارانیش مەوجودە، خەڵک فشاری هاوردن. ئێران ئەتوانێت عیدەیەکی تر تەتەمەیە ڕوودارەکان کۆ کاتۆ بیان تۆپین. ئەمە یەک. دوو، ئێران ئەتوانێت لە نەمایشە ئەوەی کە ئیستا ئیترێشی ڕواڵەتە ئێران بگۆڕێت و تا ئێران تەبدیلە بە دەوڵەتە عادی بوێت و منتەقەکە عادی بوێت و بکەوێت ئەم نەمایشاتە. لە درێژەی فەرمایشاتی زەنابەت ببوورە دێمنەوە فەرمایشاتەوە. ئەم مەسئلەی کە ئێستا ئیشارەت پێکرد مهمە، چون من لە 1-2 ڕۆژی ڕابردوودا بە تایبەتی دوای ئەوەی کە
ئیسرائیل دای لە سەفارەتەکەی ئێران لە فلەستین تۆ هەرچی تەحلیلگەر و کە لە زلی ئێرانیە کە پێشتر وەختێک باز لە شەڕ دەهات باز لە هەر جوورێ ڕۆبەڕۆبوونەوەیەک دەهات لەگەڵ ئیسرائیل ئەمانە یا لەگەڵ ئەمریکا یا ئەوەی کە هێرشی ئەمریکا بۆ سەر ئێران دەهات ئەمانە ڕوحە ناسیۆنالیستیان گوڵی دەکرد و ئەوەڵین شتێک کە مەترەح دەبوو لە لای ئەوانە ئەوە بوو کە ئەمە دەتوانێت تەزعیفبوونە دەوڵەتە مەرکەزی بەدەواوە بێت و ئەمە دەتوانێت ڕوخانە دەوڵەتی مەرکەزی لەم بۆرهەیەدا دەتوانێت لێکترازانی ئێران و تەجزیەی ئێرانی لێ بکەوێتەوە و ئێران بەرەو نابوودی بێت و ئەم مەسائلە. بەڵام من ئالم بۆرهەیەدا خیال ڕاحەتیەک لەو بابەتەوە دەبینم بە نسبەتی ئەمانەوە کە تۆ نابینی هیچ کامێکیان ئەم شەڕە بە تهدید ببینن بە تهدیدە تەجزیە لێکترازانە دەوڵەتی ئێرانی، بەڵکو ئەکسەرەن لە مراد بەرقیەوە کە لە ئینتەرناشناڵەوە تەحلیل دەکات هەتا دیگەرانێک کە لە BBC و سەدا ئەمریکا خەریکن قسە دەکەن باز لەمە دەکەن کە ئەمە وەکو فرسەتێک بۆ خەڵک خەریکن قەڵەمداد دەکەن کە ئەمە دەتوانێت بە ئاعتراضات داخلی ڕوحێکی دیکە بدات و خەڵک ئومیدێکی زیاتری هەبێت کە بتوانێت ئەم بێتە خیابان و هاوکات تۆ دەبینی سپای پاسداران دۆشە و ئەلامی کردووە کە بە عیلەتی وجودی هەندێک وجود و دەرچوونی هەندێک سوست عنسر لە پادگانەکانە عدەیەک مخالف و عدەیەک نەوکەر ئەمریکا و عدەیەک نازام تەجزیە تەڵەب و ئەمانە خەریکن سوء ئیستیفادە دەکەن کە خەڵک بڕژێن لە خیابانەکان. تۆ لە وەها مەیدانێکدا و لە وەها زەمانێکدا کە هاوکات ئیدعا دەکەی خەریکی ڕۆبەڕووبوونەوەیەکی دەرەکی و خەریکی لاقن ناوەتە نێو شەڕێکی گەورەوە چۆن هاوکات دێ بە بەشێک لە نیرۆکانی خۆت بە سوست عنسر پێناسە دەکەیت و هاوکات بە خەڵک دەڵێ ڕوو بە جامعە دەڵێ کە عدەیەک تەجزیە تەڵەب و عدەیەک منافق و عدەیەک نازان چیش دەیانەوێت شلوغکاری بکەن. یعنی حتا ئەگەر ئەمە موجودیش ببێت هیچ عەقڵێکی سیاسی ڕێگە بەمە نادات کە دەوڵەتێک بێت بەشێک لە نیرۆکانی خۆی بە سوست عنسر معرەفی بکات، بەشێک لە جامعەی خۆشی بە معاند و بە تەجزیە تەلەب و چوزانم بە نۆکەری ئەموو ئەو قەڵەمداد بکات، بەڵکو سعی دەکات بەریەک دەستسازی، سعی دەکات لە انسجام قسە بکات، سعی دەکات نەشیدە ملی لێ بدات و سرودە ملی لێ بدات و سرودە شەڕ لێ بدات و دەهۆڵە شەڕ بۆ کوتێت. تۆ هیچ کام لەمانە نەبینی، ینی کاملەن تەساویرێکی فوکاهی وە وەکو هیچ شەڕێک لە توولە تاریخە نەبوو، وەک هیچ ڕوبەڕووبوونەوەیەک نەبوو. تەنانەت جۆرە ڕوبەڕووبوونەوەکە جۆرە شەڕەکە تۆ نەتبینی وەکو نمونەیە غەزە کە بە حەدێک لە ناکاو لە پڕتاو لە غافڵگیر کننده بوو کە دنیای شۆک کرد. بەڵام ئەمەی ئێران خەریک بوو پێشەوەی حەملە بکرێت، باز لە نەوعی موشەکەکان دەکرا، باز لە نەوعی درۆنەکان دەکرا، میزانە بردیان دەکرا، باز لە سرعەتە حرەکەتیان دەکرا، باز لە میزان هەموو شتێک خەریک بوو ئەعلان دەکرا ئینجا تازە بسم الله حرەکەت بکەن. خب ئەمانە هەموو بە توێ دەڵێ سوالاتێکی زۆر لە مێشکی تودا دروست دەکات کە ئایا ئەمە دەتوانێت نمایشێک بێت لە شەڕ؟ ئایا دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە ئیسرائیل هاوکات هەردووکیان لە بوحرانێکدا کە تێکەوتوون دایانەوێ ئەمە وەکو شەڕایەتێکی جەنگی دروستکراو بۆ کۆنتڕۆڵە جامعە و بۆ کۆنتڕۆڵ ئەرکانەکانی قودرەتی خۆیان هاوکات کە نتانیاهو لەگەڵ بحرانە عمیق مەشروعیەت و هاوکات عەلیە خامنەی لەگەڵ بحرانە عمیق اجتماعی و مەشروعیەت ڕووبەڕووە، ئەمە بتوانێت جارێکی دیکە بێتەوە سەنگە بەنای ئەم دوو دەوڵەتە؟ بزانە بە قەتعیەت تەواو ئەمە پەردەیە ئاخرە ئینقلاب جمهوریە ئیسلامی ئێران بوو. تەشبیهم کرد بە جملەکەی عەلی بن ئەبی تالب وتی فزت برب الكعبة، يعني انقلاب إيران تكميل بو اليوم أكمل دينكم. أوكي تواو إيران جاية لوتككي راه كربلاء أس قدس ميگذرد. إيران مستقيما لخاك خوي جمهورية إسلامي دايلة رژیم صهیونیستی پرونده ایدئولوژی ایرانیت شیعه بسیار تواو
ئەمە وەسەکی پایان خۆش، وەسەکی وەختی گەرەکتە تۆ سڵحکەی و ئێشێ بڕۆی ئافەندێکەی حملەیەکەی دەستکەوتێکی گەورە و دەست بێری و پاشان سڵحکەی. ئەمە ئاخرین پەردەیە ئیدئۆلۆژیە شیعیە ئینقلابیە ئێرانی کاملا وازەحە ئەمە بەرنامەس. ئەمما ئیسرائیل ئەگەر جواب نەداتەوە یەک اتفاق ئەکەوێەوە ئەمەسە. ئەگەر ئیسرائیل جوابی نەداوە تەحلیلەکەی من بە ئاشکرا سابتەوێت کە دەوڵەتە ئێران دەوڵەتی یەهودە جیهانیە، ئەهەمیەتی لە ئیسرائیل فرەترە و پاراستنە ئێران فرە مهمترە تا ئیسرائیل. ئیسرائیل تازە ئەوێتۆ حیزە خاوەرەمیانە، هەر کەسێ هەر ئیسرائیلیە دەم بکاتەوە، هەر دەوڵەتە ئیسرائیل دەمی کرد و جووسکاوەن بۆخنی تڕۆ بوو. ئەوە حەماس وای پێکرد، ئەوە چەقی لە قەزە، ئەوە ئێران سوارە قنی بوو، هیچ گویەکی پێ نەخوریا، ئامریکایش پشتی نەگرت، هیچ قەڵەتێکی نەکرد. بزانە دەوڵەتە ئیسرائیل پێش لەم حملە وتی لە خاکە ئێران مەوردە حملە واقع بووین، خاکە ئێران کوتین، لە خاکە ئێران مەوردە حملە واقع بووی، گەوات خاکە ئێران کوتە دادەی بیکوتە. هاواپەیمای F-35 هەسوو تەمرینەکەین وەسەرە دەریای مەدیتەرانە و ئەڕۆینە قیبرس و ئامریکا چێرین و فشەکەین و لێ ئەدەین، دادەی لێدە. خۆ ئەگەر لێ نەدەن ئیسرائیل فەوتیاگە، ئەگەر لێ بدەن بە لێدان و هەرتکی پارادایم شیفتە دەوڵەتە ئێرانیە بەرەو دەوڵەتە ئەبەدی لەگرا کوردە قەومی ئیتنیکی ڕۆڵە گێڕێ. با بزانی یەکێتیە نیشتمانی پەکەکە بۆ ئیمڕۆ هەڵگیریاگەن و قەرارە بیدەن و دەمە دەوڵەتە ئێرانیە کڕواڵەت ئەگۆڕێ لەم شەڕە منتەقەیە مهمە. یعنی هاوکاتە لەگەڵ ئەمریکا ئێمە چەکە ئامریکا دەرکەوتگین و ئێمە چەکە ئیسرائیل دەرکەوتگین و ناڕزایەتیە مردم تێت و مردم ناڕازیە و ئێمە ئێرانمان خۆشگەرەکە و دژمنی دنیامان نەگەرەکە و حەز بە سوڵحەکەین و جەهان فرە خۆشە و ئەمانە ئەوێتۆ هەوێنە دووبارە یەک سری نەمایشاتە ئێعترازی تا دەوڵەتە ئێران وردە لەو سناریۆ وا پێشووتر وتی بێت خۆی تعدیل کات، انقلابی بوون و شیعبوون بنێتە کنار، ڕژیم سوڵتانیە ئێرانی دروست کات، ڕژیمە ئەبەدیە سوڵتانیە ئێرانی دروست کە ئاڵڕەدی تەمامە کارەکان کریاگە، ئەو پەردەیە ئاخرەماگە. وەلی چون ئەم مەسئلە ئەگەر ئیسرائیل جواو باتەوە قەرار بێ بە شەڕ بە نەمایش شەڕ ئەم کار بکەن، چون فیشەک و موشەکیشی تێ ئەکەوێت ئیمکانە ترازانی واتیە ئەمانە خۆیان ئامادە کردە بە دەسە کوردە قەومی ئیتنیکی و ئیمپراتۆریەکەی یەهود بوون تا سەرە مەدیتەرانە و بیون. بەم ئەم حیزەی وا ئاغای پاڤڵە تاڵەبانیەیەکا لە قارەمانێتی خۆی نییە. ئاغای باڤڵە تاڵەبانی پێیان وتکە وا حەرەکەتکە پەکەکەیشیان ئامادە کردگە لە ئەگەرە ئەو نەمایشاتە ئەگەر تراز یا جارێکی ترێمە ترازاندمان لە بەشە قەومی چنیکی کووردا، خەڵک پەلامارە کەڵانتەریدا پادگانیدا خەڵک ئەسڵحی کەوتە دەست لەبیرە تێ لە جەریانە ژینا بازیە ئەیانوت خەڵک داوا ئەکا حیزبەکان بێ شەڕکە، ئەم دەحفە ئیدەیەکە لە سنە و لە سەقز و لە کلماشان لە جوانڕۆ بۆ قوتەکەنەوە بەناوە خەڵکە عادی وەختی خەڵک دەوڵەتە ئێران و ئامریکا ئەوێنێ خەریکە ئەترازێ ئێژێ با پەکەکە بێتە کۆمەکمان، پەکەکەیش بە عنوانە مونجی لە قەندیل و داوەزێت. من حەد لەگرا لە ختەیەک ئەدەم ئەگەر ئەمە سناریۆکەتانە ئەوەی قاچ خاتە خوار و لە کەژ و بەرەو شار بێت، ئێمە خەڵکە ئاخێزکردگە سەرزەمینە کوردەوار پڕقنیەکە لە فیشەکە هەواسە بێ ئەگرا سووریە نیە کوبانی دروستکەی جەمتان نەکەینەوە. و ئەمە یەکێتیە نیشتمانی ئەگەر بووە ئەم وەزعەوا من وتم فکر نەکا فرە قارەمانە وگیانە خۆی لە سلێمانی قۆڵپەسی یەکەم
بۆ قۆڵبەسیەکە لەم بازیە بەشێ لە خانەوادەی بارزانی شێلاون مەسعود و کوڕەکانی لە ئەوەن و لێشیان نەدەن تا بیدەنە دەمە دەوڵەتە جدید ئێران کە نەزمە ئیمپراتۆریاییە منتەقە ئەواتە بەرەوە ئیمپراتۆریە یەهودیە وەحدەتە لە کەسرەتە و ئەم بازیە بواتە ڕێوە ئێمە تەحلیلگەرە سیاسی نیەین ئێمە جریانە ئاخیزە کوردانی جریانە ئینقلابین وەکو چۆن دەوڵەتێ دائەنیشێ تهدید بەڕەسیەکە سناریۆ خوێنێت و ئێمە تهدید بەڕەسیەکەین سناریۆ خوێنین ئامادەین بۆ سناریۆکەتە نایڵم بیوێنە بەرەو لە دەستانی دەرتێرین بازیتان پێ ناکرێ ئەم بازیە من ناخەڵەتێنێ پس من ئالەگاری سەر حکومەت دەم ئیسرائیل گەواترین و حیزترین دەوڵەتە دنیاس ئەگەر جواوە دەوڵەتە ئێران نەداتەوە گایریاگە خرا و گایریاگە سومعەی نەماگە هیچ سومعەیەکی پێوە نەماگە درستە و ئێشێ کۆچکە ئیسرائیل کۆچکە تەواو یا ئیسرائیل کۆچەکە یا ئیسرائیل شێم بازیە ئیدامە بدات بە هەر تک باڵیوە دەوڵەتە ئێرانی بەرەو ئیمپراتۆریایی ئەڕواوە ئەیگۆڕێت و ئەیگۆڕێت چەند و چوونە بازیەکە لە لەحزاتە و لە ساتەکانە ئایەندە و لە ڕۆژەکانە ئایەندە دەرەکەفێ ئەمما ئەگەر ئیسرائیل مستەقیمەن حەبنە نەکاتە خاکە ئێران و نەدا لە خاکە ئێران و دەسێکی بەرچاو نەوەشێنی زرمەیەکی گەورە هەڵنەسێن ئیسرائیل حتایە لە خاوەرمیانە ئیتر جێگەی نابێت و تەواو جێگەی نابێت و بە حەیاتیشی ناتوانێت قنی مستەقەرکە و مستەقەر نابێت تەواو بوو و ئەمما دەوڵەتە ئێرانی تۆ بە کوردە قەومی ئیتنیکی ئیمپراتۆریی یەهودی دانانی ئێمە لەگرە حازرین ناتوانیت 7 ساڵە من بۆ ئیمڕۆ خۆمم ئامادە کردگە 7 ساڵە دەست و دەسەڵۆکەکانت تۆ کورد نین حیز بە بەرساختە ئاملە دەسە تۆس دەسمان نالەرزێ وەختی ئەیان دڕین 7 ساڵە خەریکم پێیانێژم مەجووڵە دانیشە ڕۆوە دانیشە مەجووڵە ڕۆوە مەجووڵە خۆ فش مەکەرە خۆت مەرەقنە ئێران مەجووڵە ڕووداری مەکە دیتان هەیمەدەی ئەمریکا هیچ گوڵێنەوە کەوتنە گوڵ خواردن تەواو فلستین سابەتی کرد هیچی نیەن ئێمە سابەتمان کرد هیچی نیەن ئەمە ئێستا گشتی نەمایشە تەحلیلەکانتان کڵاپسی کرد جابێسە لە ڕۆژانە ئایندەوە یەواش یەواش دەست پێ ئەکات و دووبارە وەکو جریانەکەژی نابازی لاو حەزی ناکەین و ئێمە حەزب سوڵحەکەین و ئیسرائیل دۆسمانەوە و چەی ئیسرائیل بسێنەوە چەی ئیسرائیل تازە ناسنرێتەوە یەک ڕێگەی هەسەمە ئەم شەڕەتە داون بن ئیسرائیل ئەم دەفعە بەجێ ئەوەی کە ئێران ماشیە ئیسرائیل وێ لە دەورانە کوردشا ئیستا ئێشێ ئیسرائیل بێتۆ ماشێ ئەمردمە ئێران تا دەوڵەتە ئێران تەغییر پەیاکات یعنی لێدانە ئیسرائیل بێتۆ هەوێنە بە قەوڕی ئەپرایزینگە مردمە ئێران تا بەرەو گۆڕانە دەموچاوە جمهوریە ئیسلامی بچین ئەوە ئیسرائیل نجات پەیا ئەکات دەوڵەتە ئیسرائیل یە وچهەیە تێرێتەوە بۆ مردمە داخڵە خۆی لە شەڕە قەزەیشەوە شەکێقنی دەرتێریت ئەی کاوە تەبلیغات کە ئێمە توانیمان ڕەفتارە دەوڵەتە ئێران بگۆڕین و خەڵکە ئێران نجات بین دەوڵەتە ئێرانیش عەمەلە نەوێتەوە ئیمپراتۆریە گەورەی یەهودی گەرەکی بێتەوە ئیمپراتۆریە گەورەی یەهودی ئەگەر ئەم کارە نەکەن هەر سناریۆیەکی تر بازی بکەن ئێمە حازرین بۆ ئەم سناریۆ دانیشتگین بۆ ئەم سناریۆ ئامادەین بۆ ئەم سناریۆ گۆم هەرچی قوڵتر وێ مەلەی خۆشتە فقط بەزەر سەقاتە ئەحکام بێژم ئەمە پەردەیە ئاخرە ئیدئۆلۆژیە شیعەگەریە محوەرە مقاومەتیە بێتەبیینە نەزەریە دەوڵەتە ئێرانی بوو پایاو نەخۆش ئەلبەتە من ئەوەش بڵم کە ئەمە ئەم فەرمایشەتی کە جەنابەت ئێستا کردت و تەحلیلایەک ئێستا جەنابەت کردت مشخصەن ئەوە نییە کە ئێمە لە نەتیجەی ئەم دەرگیریە ئەمانە پێگەیشت بێتین و جەنابەت پێشتر ئەم تەحلیلانە نەکرد جەنابەت پێشتر بە دقەتەوە تەواوی ئەم جوڵە و حەرەکەتەی دەوڵەتی ئێرانی و دەوڵەتی ئیسرائیلتان زۆر بە وردی و کاملەن هەر ئەوەی کە دۆنێ ڕوویەدا من دەتوانم لە چەندین دیبەیتدا بیدۆزمەوە و
ڕائێ بکەم کە جەنابەت باست لێ کردووە کە فەرازەکانی لە چۆدا شکل دەگرێ ئەمانە چۆن دەست دەبن بۆ ئەوەی کە دەوڵەتی ئێرانی بە شەبهە ئینقلاباتێک فازەکەی بگۆڕن ئەگەر بۆیان نەچێتە بەرەوە ئەمانە احتمالی هەیە شەڕێکی ساختگی دروست بکەن و ئەو شەڕ ساختگی کە ئێستا دۆشە و ڕوویدا جەنابەت زیاتر لە 5-6 ساڵ لەوە پێش لە دیبێتەکاندا باست لێوە کردووە کە ئەگەری هەیە کە ئەمانە بیبەنە نمایشێکی شەڕەوە لە نمایشێکی شەڕدا بیان هەوێ ئەم تەغیرە چهرەیە لە دەوڵەتی ئێرانیە ممکن بکەن و ئەم فازی سێومە شکل بدەن. بەڵام سوالێکی دیکە کە لێرە بەلامەوە گرنگە مەسئلەیە حەسفێک کە لە ناو خانەوادەی بارزانیە احتمالی هەیە لە دڵی ئەم شەڕە بێتە دەرەوە و نەقشی یەکێتیە نیشتمانیە کە ئیتر لەوەدا دەتوانین بڵێن هەروەکو چۆن ئەگەر ئیسرائیل جواب نەداتەوە هەرچی لە خاوەرمیانەدا ئاسێ دەستی بۆ دەبات. من پێم وایە ئەگەر بنەماڵەیە بارزانی کە بە جۆرێک دەتوانم بڵم بەشێک بوون لە هێژمونیە دەوڵەت ئیسرائیلیانی وانیشان دەدرا حەدی ئەقەل تۆ لە هەرێمی کوردستانە وەختێک قسەت دەکرد ئەوڵین شتێکە جوابیان دەدایێتەوە ئەوەیە کە خانەوادی بارزانی بە ئیسرائیلەوە وەسڵن ئەمانە موساد ئیسرائیلی لێرە نفوزی هەیە و جوزان ئەم شتانە بە تایبەتی لە تەبەقەی ڕۆشنبیریان ینی لە هەر لە ئەحمەد میرەوە بگرە هەتاکو زۆر لەوانەیە کە بە زاهر دژایەتی خانەوادی بارزانیان دەکرد مەسائلانە مەترا دەکرد. خۆ ئێستا دەوڵەتی ئێرانیە کە بە قسەی ئەوان هەڵا ئێمە لە ڕوانگەی خۆمانەوە تحلیل نەکەین لە ڕوانگەی خۆیانەوە ینی لە مەیدان ئەوانە بێن قسەکان مەترا بکەین. دەوڵەتی ئێرانیە کە ئەربابی یەکێتی نیشتمانی ئێستا فائق بوو بەسەر دەوڵەتی ئیسرائیلیە کە ئەربابێ پارتی دموکراتیکە کوردستانە بۆ مەسعود بارزانیە. ئایا ئەمە بۆ مەسعود بارزانی و بۆ پارتی دموکراتە کوردستان بە شێوەیە گشتی تهدید نێوە بناوێتە ئەوەی کە هەر ئەو دەستەی کە قرارە بۆ ئیسرائیلی بەرەن خەڵک بۆ ئیسرائیل ترێ هەژبێنەوە ئیتر هەیمەنێ مەسعود بارزانیش لە هەولێر نامێنێەوە بافڵە تاڵەبانی بە تایبەتی لە ماوەیەدا نیشانی داوە کە نێرەکەریەکە دەتوانێت لەمەودا هەنگاوی زیاتر هەڵێنێ بۆ ئەوەی کە بدات لە هەیمەنە و شکلێک لە دەسەڵات کە پارتی دموکرات تا ئەم دەقیقە ئیدعای کردووە ڕەهبەرایەتی دەکات لە هەرێمی کوردستانە. تەبیعەتەن ئەمە بە هەرتک باڵەکەی و نابودی بەشێک لە خانەوادەی بارزانی واتیە و بەشێکی زەعیف شودەی تێڵەوە بەشش لوق بەشێ مدعی و ڕوودار کە مناڵەکانە ئاغای مەسعود بارزانی ون ئێشێ لایون چ بەوەی کە ئیسرائیل جواوە ئێران باتەوە چ بەوەی کە ئیسرائیل جواو ناداتەوە و نظام سڵتە ئیسرائیل دەکا بە قوربانە ئێران. ئۆکەی تا تەحوڵات سوورەت بگرێ ئەگەر جواو بداتەوە لەم شەڕە کەزاییە کە هەڵەسێت دەسە بارزانیش ئەوە نەشەڕ و خانەوادەی ئاغای مەسعود بارزانی ئێشێ لا بچێت ناوێت تەمام بارزانی لە بین بچێت ئێشێ شێوەیەکی یەک دەستکەرەوەی یەکلاکەرەوە لە ئیدامە پێدانە ڕەوەندە بارزانیە بمێنێتەوە کە بە احتمالە فراغەیە نەچیوان بارزانیە بە احتمالە فرا چون بەش ئاغای مەسعود بارزانی شلوغکاریەکی فرەوفراوانی واتیە ئیدعایەکی فرەوفراوانی واتیە و ئەوە مایەی دەردەسەرە. بەش ئاغای نەچیوان بارزانی ڕاحەتترە و ڕاحەتتر ئەم ئیمتدادەی پێ ئەدرێت. ئەمە سناریۆیەکی تەواوە یعنی هیچ دەرخۆرێکی نییە امکانی نییە بەم شێوە بمێنێت. تەغییرە دەوڵەتە ئێران تەغییرە منتەقی واوە شوێنەوە حکوومەتە هەرێمە کوردستان تەواو بووگە بەشێکە لە ئیمپراتۆریای ئێران ئێستا. ئەمە بۆ ئێمەی ئاخیز وەسە شمشێرە دوودەم دەستان خۆش زەحمەتتان کێشا ئەم کوردستانتانە دادەمی یەکتری وە تا مەدیترانە ئێستا ئێمە لێتان گەسێنین. ئێمە تەرەفین تەکە ئێمەشت حیزب بەرساختەیە نۆکەرە مسوولە تحتناو پەکەکە و پارتی و یەکێتی جەمیانەکەینەوە ئێمە جەمیانەکەینەوە و نایەڵین وا بچێتە بەرەو بۆ ئەمانە تا ئەوانە خەریک بوون
شتێ فاسدە درۆزنە مزوویان دروزە کرد ئێمە ڕۆڵی ئینقلابی شۆڕشێڕە کوردیمان دروست کردەکە وازانی خەریکی چیەکەین وازانین لەکوێوە دەسی بۆ ئەوەی وازانین بازیەکە چۆنە من هەر لە ئیستەوە وتم ئەگەر نیەتت ئەوەسە ئێمە ترازانمان خەڵک مسەلح بوو منجی لە کەژ و داوەزینی باوەڕکە فیشەکی لێ ناگەڕین وەختنی گشتیان پڕەکەین لە فیشەک ئەمە شەڕە شارە شەڕە مشتە بزنە سپێوە نە کەژوکێ و نییە داوەزێتە خوارەوە متوجه بوون ومن کۆڵانپانیانەکەمەوە ئەو با خیاڵی ڕاحەتوێت و ئەزانێت کە ئێمە ئەم بەڵایەنە بەسەر دێرین بزانە ئێشە لە خۆت سوال کەی چی باعث دەوێت ئیسرائیل وەم گشتە هاش و هوشە ئێستا خواردگیسێ زەوقە فرەکەسێ لەم بازیە نەمایش ئیسلام و زیدی ئیسلام و مشتی یەهودی بازیە گشتی بووە یەهودی باوەڕەکەی ئێستا گشتی ناومی دووگە باوەڕەکەی کەسانی وا هاش و هوشیان وە دولار و ئەمریکا کە ئێستا گشتی بوو کەسۆ قەحبەکە زاتی نێ دەمکاتەوە بۆ تێڵ ئەسە ئێوە بگرێ بۆ باوەڕەکەی ئەمریکا و فشە فشە ئەوە نەبوو باوەڕەکەی بۆ دەوڵەتی ئێرانی ئەوەنە گەورە ئەکرێت و دەوڵەتی ئێرانی گەورە کریاگەسەوە خێلێ گەورە کریاگەسەوە کاکتا شۆخی نییە 5 نیروی دەریایی نیروی هەوایی بەرتر دنیا بە ئستثنای ئۆردن خەریکن شەڕ ئێران ئەکەن بۆ خۆیان دابن ئاگرە ئێران 5 وڵات بریتانیا فەڕەنسا ئیسرائیل ئەمریکا و ئۆردن فریا کەوتکن زەربە ئێرانەکا وەختنیان باوەڕەکەی ئێوە ئەوسا لە لوتە فیلدا کەوتە بوو ئێرادەتان بکردایەم مێش نافڕی چوونەم گشتە گوندەیەوە ملقنتانەوەکەن بۆ ئەم دەوڵەت ئێرانەوە نەفوتیەکەن زلیەکەن متوجه بووین پس لەکە ئەگەر ئەمە جواو نەدرێتەوە ئەم فوتێکردن و تەواوبوون و زلکردنە بێشەس هەد دەوڵەتە ئێرانە هەمان داستانە نەمایش بەردەوامکردنی حداقل ئەوەسە ئیسرائیلیش حەفزەکەن دابزانین ئیسرائیلیش حەفزەکەن یا نایکەن بارە بەرجات ئەوەی کە ئێمە ئەی خوێنینەوە و خەریکین لەم بازیە ئەنوارین و تەماشای ئەەکەین نە تازەس نە ئەتفاق عەجیب و غەریبێکە نە ئەوەسە قابل خوێندنەوە نییە ئێمە هەم ئامادەین هەم تەیارین هەم وایە مەیدانەکە هەم خوێندەکمانەسۆ هەم 7 ساڵە بە سوورەتمان عمق ئیجتیماعیمان پەیا کردگە مردممان ئامادە کردگە ئاشنان بە کەلامە ئێمە لەو دەقیقەیە بشێوکەیشە ئەگەر ئەتفاق بکەوێەوە و گەرەکتانوێ بیکەن ئەوە تا ئێوە نەفەرێک متعەینکەن ئێمە 100 متعەینەکەین با بزانی ئێمە 100 متعەینەکەین ئیستە مشتی کوردە قەومی ئیتنیکی و وەرشکستە بە ئەدەبیاتە ئێوە دروست بووگە دێ ئیستە ژێ قەڵای مەریوان پاڵم داپێ وە قەڵاکەم ڕۆخیا پاڵ بەم وەکوێوە باوەڕەکەی قەڵای ئەمریکاتان ڕۆخیا ڕۆڵە پاڵە دەنە کوێوە پاڵە دەنە کوێوە دەخیخەن مردمە بێ باوەڕە بێ ئیمانە تا بوونە دەندان فاسدە گەڵگەنیگە تەجاوز پێکریاگە دروستکریاگە دەسە دەوڵەتە ئێرانی و ئەمریکا وەزع قنتان چۆنە باوەڕەکەی هەرچی ناخونە ڕووکەتان کرد نەشد فرە ماتەڵی وە سڵاو سڵاواتەوە تانگە ئابرامس شەڕ بۆ تۆ بکات تۆ بڕۆی بوویتۆ حاکم شروع بکەیتۆ گانوونان نەشد تۆ بۆ بیر ناکەیتۆ بۆ نەشد کەواتە دیسکۆرسە کورد ئایەتی هەڵشتیاگە جەمە بووتەوە چوپەیکاری دەوڵەتە ئیدۆلۆژیکە ئێرانی تەواو بوو هاش و هوشە ئیسرائیل تەواو بوو دنیاکە تەغیر ئەکا و ئەمانیشە خوان نیەن لە مەیدانە پیان ئەگۆڕێت هەبوونە خەڵکە ئەم سەرزەمینە کوردەوارە وەزنە ئەفغان وەزنە فلستین و کوردە قەومی ئیتنیکی مەعادڵەکەی لێیان شێوان دەگە لە کوردە قەومی ئیتنیکیشە ئێمە و ئێمە ڕەهبەرایەتی ئەمە ئەکەین
بۆیە چاوەڕوانە لە حەزاتە ئایندەین تا بزانین ئیسا حیز قسەکەی ئێمە و هەر حیزە یا گویە کە خواردی جێبەجێ ئەکا ئەوە ئێران لە خاکە خۆی داینێت دا کوڕوە تۆش لە خاکە خۆت بەلی. دروست ئاغای ڕەحمان بازیەکە هەرەوەچە تا ئەم دەقیقە وظاهرا فعلا تا ئەم دەقیقە کە ئیسرائیل حاضر نییە لە خاکە خۆی حەملە بکاتە خاکە ئێران و خەریکە فشە فش ئەکا تا بزانین بەرەو کوێچێ. دەستە خۆش بکات زۆر سپاس. نەزانم ئەگەر فەرمایشێک نییە من دەستە خۆش بکات ساتێکی خۆش بەزنم. خۆش سەرچاوم کرد.